کێشە و ناکۆکیەکانی حکوومەت هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند چەندین ساڵە درێژەی کێشاوە. ئەو کێشانە بوونەتە هۆی بڕینی قوتی موچەخۆرانی هەرێم، بەڵام ئێستا ئاسوی چارەسەری بە دەرکەوتووە. ئەم چاودێرە سیاسیانە ڕایدەگەێنن ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی ناوەند گرنگە بۆ ئێستای هەرێم، چونکە ئێمە لە چوارچێوەی عێراقی فیدراڵداین. ڕێککەوتن و نەهێشتنی کێشە لە نێوان هەرێم و بەغدا دەبێتە هۆی بەهێزبوونی پێگەی هەرێم لە ناوچەکەدا. ئێمە ئەگە چەند هاوپەیمان بین لەگەڵ تورکیا، لەگەڵ ئێران، لەگەڵ هەوڵاتێکی تر ناگاتە ئەوەی کە ئێمە ڕێکەوتنێکی کۆنکردی لەگەڵ حکوومەتی مەرکەزا بکەین، چونکە بمانەوە بەشێکی لە عێراق باشترین چارەسەر بۆ حکوومەتی هەرێمی کوردستان، بۆ مانەوەی حکوومەتی هەرێمی کوردستان، بۆ گەشەکردنی حکوومەت، بۆ گەڕانەوەی ئومێدی موچەخۆران و هاوڵاتیانی کوردستان پێویستە ڕێکەوتنێکی کۆنکرێتی لەگەڵ حکوومەتی مەرکەزیا بکەیت. هیچ چارەیەک نییە لە ئێستا جگە لە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی ئیتیحادی هەر ناوی خۆی بەخۆیەوە. ئیتیحادی یعنی لە دوو هەرێم زیاترە، یەکێ لە هەرێمەکان هەرێمی کوردستانە. ئیتر ئێمە بۆچی پەنابەرینی هیچ دەوڵەتێک یان هیچ شتێک جگە لە حکوومەتی عێراقی، چونکە ئێمە فیدراڵێکین، حکوومەتێکی هەرێممان هەیە، هەرێمێکمان هەیە لە چوارچێوەی عێراقیشی فیدراڵە. ئیتر بەڕای من باشترین چارەسەر بۆ ئەوەی کە زیاتر نە هاوڵاتیان و نە حکوومەتەکەشمان تووشی جێژاوی ئابووری ببێ، باشترین چارەسەر ڕێکەوتنە لەگەڵ هەر ڕێکەوتنە. ناکۆکیەکانی هەرێم و بەغدا سات لە دوای سات بارگرانی زیاتری بۆ خەڵکی هەرێمی کوردستان دروست کردووە. هەندێک جاریش گەشتووە تا ڕاوەستانی ژیان لە سەرجەمجومگەکاندا. بۆیە ئەم چاودێرە سیاسیانە دەڵێن ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی ناوەند دەبێتە هۆی بوژاندنەوەی ئابووری هەرێمی کوردستان و باشتر بوون و دابینکردنی بژێوی خەڵک و موچەی موچەخۆرانی هەرێم. ڕێکەوتنی حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی مەرکەزە وەزعی هەرێمی کوردستان ئاسایە بێتەوە، گەڕێنەوە بۆ پێش 2013 کە ئەو کاتە وەزعی خەڵکی کوردستان لە وەزعێکی زۆر خۆشابوون. ئەگەر ئەم حکوومەتی خۆمان حکوومەتی هەرێم بەجددی ڕاستگۆیانە، حکوومەتی عێراقیش ڕاستگۆیانە بێنە پێشەوە و پرۆتۆکۆلێکی ئیمزا بکەن بۆ ئەم 4 مانگەی کەماوە تا سەری ساڵ، بۆی بتوانن لەم 4 مانگە عێراق بەشێک لە بودجەکە بنێرێ بۆ هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی بتوانێت موچەی فەرمانبەران و خەڵکی کوردستان دابین بکات. ئێمە بابگەڕێنەوە بۆ ساڵی 2010 تا 2014 چ شوێنێ هەبوو لە کوردستانەکەی ئێمە ئاوەدان و باشتر؟ ئەوش هۆکارەکەی چی بوو؟ هۆکارەکەی ئەوەیە هەموو ئێمە پەیوەندیی باشمان لەگەڵ حکوومەتی مەرکەزا هەبوو، مەرکەزی لەگەڵ مەرکەزا هەبوو، بینیمان هەموو عێراق داوای ئەوانە کرد باوەکو هەرێممان لێبێ. یعنی ئێمە باشترین چارەسەر بۆ ئێمە هەر ئەوەیە کە باسم کرد و ڕابردوومان شایەتمانە لە 2002 بۆ 2014 خۆشترین گوزەران، باشترین گوزەران هاوڵاتیانی کوردستان بووە. لە دوای چەندین ساڵ کێشە و ناکۆکی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند ئاسۆی چارەسەری بە دەرکەوتووە، وەک چاودێرانیش ڕوونیان کردەوە. ئەو ڕێکەوتنە دەبێتە هۆی گەڕانەوەی ئاهێک بۆ ژیانی پڕناسۆری چەند ساڵی کۆمەڵانی خەڵک و جارێکی تر ئۆقرەی سیاسی بۆ نێوان هەرێم و بەغدا دەگەڕێتەوە. پێشڕۆ مەجید، گەلی کوردستان، سلێمانی.